ویستویانە ناسنامەی کورد بسڕنەوە و مێژووی ئێمە تێک بدەن و فەرهەنگ و کەلتور و نەتەوەی ئێمە لە ناوبرن بە هەموو شێوازێک هەوڵیان داوە کورد لە ناوبرن. بەدەر لەم ڕژێمانە مێژووش غەدری لەم میلەتە کردووە، غەدری لەم نەتەوەیە کردووە کە هەوڵی داوە بیسڕێتەوە لەسەر ئەو زەویەی کە لەسەری دەژیت. بەڵام ئێستا بە پێچەوانەوە و لە ڕێگەی کتێبێکەوە کە بە ناوی ئەوەی کورد چێە و لە نووسینی لەلایەن مەڕێز مامۆستا سۆران حەمەڕەشەوە کە توانیوێتی مێژووی کورد لە سەرەتای دروستبوونی شارستانیەتەوە هەتاکو ئەم دەقەیە بنووسێتەوە لە دووتۆی کتێبێکە ئامادەی بکە کە پێویستە لێرە بەدواوە هەموو نووسەران و ڕۆشنبیران و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و کەناڵە میدیاییەکان و ڕۆژنامە و گۆڤار و لایەنە پەروەردەیەکان کاری لەسەر بکەین و هەمومان پێویستەکە ئەم مێژووە بخوێنینەوە و ئەم کتێبە بخوێنینەوە بە سیاسیەکانیشەوە بۆ ئەوەی کە دەستیان پڕتر بێ لە بەرامبەر ئەو کەسانی کە دەڵێن کورد نییە و کورد مێژوەکەی دیار نییە و بە دڵنیاییشەوە لە ناوەندەکانی خوێندندا ئێستا بەشێک لەو ناوەندانی کە کوردۆلۆجی دەخوێنن لە تەمەنێکدا لە زەمانێکدا مێژووی کورد نادیارە. بەڵام لەم کتێبێک کە ئێستا ئامادەکراوە مێژووی کورد هەر لە سەرەتاکانی دروستبوونی شارستانیەت و هەتاکو ئێستا بە بەڵگەودی کۆمنتەوە ساغ بۆتەوە لێرە بە دواوە ناتوانین ئێمە بڵین مێژوومان نییە و ڕابردووی خۆمان نازانین. هیوادارم سەرنجتان ڕابکێشین لەسەر ئەم کتێبەی کە نووسراوە و هەوڵ بدەین لە پرۆگرامەکانی ئایندەیە ورتر و زیاتر قسەی لەسەر بکەین. مامۆستا سۆران ڕۆژێکی نوێت باش بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت. پرۆسەی ئەنفالێکێک بۆ لەو پرۆسانەی کە هەوڵی داوە بە بەردەوام کورد بسڕێتەوە. بەڵام گەرچی وەختەکە کەمێکی ماوە بەڵام هەوڵەدەین لە پرۆگرامەکانی ئایندەیە ورتر لەسەرەمە بدوین. دەمەوێت زۆر بەوردی زۆر بە تێر و تەسەل لەسەرەوە بدوین کە ئایا کورد چێە و ئەو کتێبەی ئامادەت کردووە چیەوە پشتێ بە کام سەرچاوە بەڵگەودی کۆمنت بەستەوە خۆشت بناسێنە بۆی کە کتێبەکە باوەڕ پێکراوتر بێ. فەرموو. خۆی پێشەکی باسی ئەنفالت کرد بۆ چوونی من ئێمە ئەنفالی جەسەدی نەکراین، لە ڕاستیە ئەنفالی مێژووی کراین، بیریش ئەنفالی بیر کراین. ئێمە نەتەوەیەکی ونین ئەمڕۆ، یعنی ئێستا ئەگەر لە هەچ کامێک تەنانەت کەسانی ئەکادیمی برسی کورد چێە نازانین. هۆکارەکان زۆرە لە کتێبەکە بەوردی باسکراوە، کۆمەڵی هۆکاری زۆر هەن کە ون کراین، بەڵام بە تایبەتی ئەم سە ساڵی دابەشکردنە وای لێ کردوین، یعنی درۆیەکمان بۆ دروست کراوە، ینی بە وشەیەک هێڵە ئێمەج ینی شێوە ڕوخسارێکمان بۆ دروست کراوە کە ئێمە کەسێکی نەزانین، ئێمە کەسێکی ڕابردوومان نییە. ئەمە دروست کراوە نەک لە کتێبە ئەوروپی و کتێبی دەوڵەتانی دراوسێمان، تەنانەت کورد خۆشی بڕوای بەوە کردووە. هۆکاری ینی من بۆ ئەم کتێبەم نووسی لە ڕاستیە کتێبە چییە؟ ئەم کتێبە ناسانی کووردە، ناسانی کووردە لە سەرەتای شارستانیەتەوە. کورد چێە؟ ینی بۆیان پرسیاراکەم لەبەروی بەڕاستی ئێمە ناسناممان ون کراوە، ئێمە لەسەر کۆمەڵێک بناغەی خەیاڵی و فەنتازیا تۆزێک لەم لاوەڵین کاردۆخی تۆزێن لاوەڵین میدی، بەڵام نە بەڵگەنامەیەک نەبەستنەوەیەک تا ئێستا هیچ شتێکمان نییە خۆشمان بتوانین بڕوای پێ بکەین. جیاوازی ئەم کتێبە چییە؟ ئەم کتێبە پرسیاری لە هەموو شتێک کردووە سەرا بە سەبارەت کورد باسکراوە، نەکورد خۆی تەنانەت هاتووە فارس کێیە، زمانەکەی یەکەم جار لەکوێ قسە کراوە، چۆن ئەم زمانە وردە وردە گۆڕاوە، پەهلەوی کێیە، ئەم مەسیحیانەی کوردستان کە خەڵک یەکی پێڵە کوردێکی ئەڵە کوردنی چەند ئایا کوردن هەچی پەیوەندی بە کوردەوە بێ، هەچی پەیوەندی بەم هەمووی بە بەڵگە. پرسیارێکت کردوت سەرچاوەکانم لەکوێ هێناوە. خۆی زمانی ئینگلیزی زمانێکە ئەوەی باشەکە هەچی سەرچاوی کۆنە بۆی تەرجمە کراوە. واتە من ئەگەر کتێب بنووسم لەسەر کورد پەنا بەرم بۆ سەرچاوی فارسی بەڕاستی مێژووی کورد نانووسم، چکە ینی بۆ بە گاڵتەخانە تۆ تەنها ئەوەی دەردی خۆیان ئەڵێن خێڵە ئاریاییەکان، ئەمە کتەبەن ئاریایی بەشێکی زۆری فەنتازیایە کە لەم کتێبە باس کراوە. ئەم کتێبە متمانی کردوتە سەر بۆ نمونە چەندین سەرچاوی یۆنانی هەن کە هاتوونەتە کوردستان، یۆنانیەکان زۆر هاتوونەتە کوردستان، هاتوونەتە هەولێر، لە هەولێر ماونەتەوە وردەکاری لەگەڵ پاشا یەکیان بینیوە، سەرچاوی جووەکان بۆ نمونە هەولێر ناوچێکی زۆر گرنگی کوردی ڕەسەنی مێژوویە. دەوڵەتی هەزەبانەکان پاشاکان لەکوێ بووە، چۆن حکومڕانی کردووە، تەنانەت کە چۆن ماوەیە بۆ پاشایەکمان بۆ بە جوولەکە. باسی ئەوەت کرد بەڵێ لە سەردەمی سۆمەریەکانەوە کورد هەیە و لە بناغی دروستبوونی شارستانێتەوە کورد هەیە و ئەو زمانەی ئەلفوبەیە کە ئێستا ئێمە میدیاکار لەم کەناڵەوە قسەی پێەکەین هینی هەزاران ساڵ پێش ئێستا چۆن نەتوانیەوە بۆ بسەلمێنین؟ کاکە زمانی کوردی ئەمڕۆ بنەچەکەی سۆمەریە،
نەک با بۆ تەواوکەم نەک لە سۆمەریۆ هاتوین هەر سۆمەری خۆیەتی بەڵگەکان من زمانی زۆمەری شارەزام لە ڕووی وشەکاریەوە لە ڕووی ڕێزمانەوە لە ڕووی تێکستی مێژووی و بۆ نمونە ئەو هەقایەتەی سۆمەریەکان سەبارەت ڕەچەڵەکی خۆیان باسیەکەن هەمان هەقایەت کورد 1150 ساڵ لەمەوە پێش هەمان هەقایەتی کردووە ئەم هەقایەتە لە تەوراتدا دووبارە کراوەتەوە لە سەرچاوی بابلیات دووبارە کراوەتەوە هەمان پاشا هەمان شار هەموو شتێک دووبارەمان کردوەوە ئەو زمانە کوردیە پاراوەی کە ئێسێمە قسەی پێکەین و زمانێ بابەت باسکەمیان سۆمەری کردووە لە ڕاستیە لە ڕووی وشەکاریەوە هەموو بۆ نمونە وشەی وار وشەیەکی کرمانجیە ئێمە ئەو کتێبە لە دایبنی تەواو زۆر دەست خۆش وشەی وار لە سۆرانیا کەمتر بە کرمانجیە بەکارێ وشەیەکی سۆمەری ئەوانڵەن ور باشەنی شار دەڤەر ناوچە ئەم وشەیە ئەوەی ئەمێ بڵێ مەسەن بۆ نونە وشەی ئانا یعنی ئەوە لە سۆمەریە تەنها لە هیناماوە لە هەورامان ماوە وشە هەیە تەنها لە کرمانجە بەڵام ڕێزمان ئەو ڕێزمانی لە گەرمیان تا شارە زوور لادەکان ناوشار ناڵم لادەکان ناقسەی پێکری ئەو زمانی سۆمەریە منەتوان مەسەن دێڕ پێ بڵم بۆ نمونە لە ناوچەی گەرمیان تۆڵی نان گەورە ینی چی ئەنی نانی زۆر گەورەوە نیە نان گەورە ئەمە گەرمیانیە سەیڵێن دە تەرجمەی کە بۆ سەمەریە بەچی نێندە گورگور نێندە ئەنی نان جاچی خۆشە هەموو معنای وشەکان ئەوەی لە سۆمەریە هێڕێک لە کوردی بەزە نان لە کوردیانی ژەم یعنی بڵێ نانی خۆشی باشە هەردوو معناکە نێندە ینی ژەم یعنی نان خۆشی گور ینی گەورە گور نێندە گورگور ینی بە چ بەڵگەیەک وەرگێڕان بۆ ماکەیت بە چ بەڵگەی وەرگێڕانی بۆکە یاخود ئەمەی کاڵی نان گورگور یعنی نانی گەورە ئەمە لە ڕووی قەواعیدی مەسەن قەواعیدی سۆمەری چۆنە سەرچاوەکانی ئەوڵ کردار لە کتێبی ڕێزمانی سۆمەری هەیە ئەوەی کتێب لەسەر ڕێزمان و وشەکاری سۆمەری هەیە لەسەر کوردی نییە بەڕاستی ئەتوانی زۆر باشتر ئاشنای سۆمەری بیوەک لە کوردی ینی من بەهۆی سۆمەریەوە کوردی فێرە بۆ نمونە پێڵاو باشە پێ ئاڵا پا ئاڵا سۆمەریە هەردووکی باشە لەوە هاتووە لە پێوە ئاڵاوە لەوە وشەکە یا بۆ نمونە تۆڵی سەر سوورما وشێکی زۆر جوانە لە کوردیە یعنی ڕسمە سەر بە سوورایی مایەوە وەنیە باشە بۆ شتەکە سەرنجی ڕاکشای سەر لە زمانی هوریا هەیە لە زمانی میدیا هەیە لە زمانی سۆمەریا بە سوهر نووسراوە تۆزێ بە جیاوازیەوە تەپڵی سەرەگرێتەوە سەر ینی مەبدەئی سەریتە سوور وشەیەکی سۆمەریە ینی خوڵانەوە ما ئەوانەڵێن مێ یعنی سوور مێ ئەگەر ئاوا بیڵێ بێ بە سۆمەری یعنی هەچی قسە ئەەکەی ئەمڕۆ یعنی تۆ هەچیم بۆ بنووسی من ڕێک پیشان دێم ئەوەی هیتیە ئەوەی سۆمەریە ینی ئێمە خەڵکە ئەسڵەکەی ئەم ناوچەین ئەمە بە بەڵگە لەم کتێبا چۆن وردە هاتووی هەمیشە تۆ حکومڕان بووی یەکێک لەم جیاوازانی لەم کتێبا هەیە ببوورە ئێمە وامان لێ هاتووە بووین بە هین ینی بخۆمان بە کۆلکە ئازانی نەڵێن چی لە سەردەمی فارسەکانە کوردەکان من زۆر ئەمە زۆر بێزارمەکە بۆچی بێزارەبی ئەمەش مێژوویەک نییە نووسراوە ئەمە دروستکراوە ئەمە ینی تۆ خۆ دەپێوی بە خەڵکی تر ینی تۆ بوونت نییە ینی تۆ کۆلکەیت ئەی بوونی ئەمە لەکوێیە لەو کتێبە بوون مەسەرەن بۆ نمونە ئەمڕۆ بێ ماڵێن فارسەکان میدەکانی ئاشکان باشە باشە دوای ئەوە میدەکان پاشایان حکمی کردووە لە هەمان شوێنە دوای ڕووخانی کە شکانی میدەکان 800 ساڵ پاشای میدی حکمی کردووە ئەخیر شەڕی پاشای میدی ساڵی 274 زانیە واتە ئێمە 800 ساڵ غەڵەتین یعنی سەری کە چەنە نائاشناین بە مێژومان بۆ نمونە فارسەکان چێ ڕووخانی فارسەکان ئەلێکزەندەری یۆنانی نەی ڕووخانن وانە باشە بە یارمەتی چێ ڕووخانێتی بە یارمەتی پاشای مید پاشای مید ناوی چیە ئاتەر پاس ئاتەر لە فەرهەنگی کوردیانی ئاگر هەردوو شەکەش ماو لە فەرهەنگی میدیشا هەیە کە تیاتی پاس ینی پاس ینی پاراستن کابرانای ئاتەر پاسە سەرچاوی یۆنانی 2000 ساڵەوە پێش باسی ئەم پاشایەکە کە یارمەتی کوردە بە میدی باسیەکە بەڵام سەرچاوی ترم هەیە ئەڵێ کوردە میدەکان تێگەی جا من لە کتێبەکە بە وردی باسکراوە مەسەن دوو سەرچاوی جیاوازم هەیە سەرچاوی پەهلەویم هەیە ڕووداوی سێسەی زاینی کە باسی کوردەکە ئەڵێ کورد پاشای کوردی میت باش کوردی میدیتەوە زیاتر تۆچی دێت سەرچاوی ساڵی 1000 ساڵەوە پێشم هەیە ئەرمەنی لە دوو شوێنە خێڵە کوردە میدەکان باشە با بێمە سەرنایی ئەو پاشای بوو ئەمە زۆر خۆشە ئەم پاشای ناوی چیە ئاتەر پاس ئاتەر پاس ناوی پاشاکە ینی ئاگر پارێز ئاگر پیرۆز بووە یان لە کوردیا پاشگیری ناوچەیە مەتۆڵی گەرمیان ناوچەی گەرمیان وانە ئاتەر پاسیان ئەمڕۆ
نەک ئەمڕۆ کە عەرەبەکان گەیشتنە ئەم ناوە کوردیان کردو بەچی ئازەربایجان ئەمە تەبەنەمە وڵاتی مید بووە کە میدەکان بچووک بوونەوە لەو ناوچەی حکومیانەکە ئازەربایجان ناوەکەی کوردیە خەڵکەکەی کورد بوون لە ئەسڵا ئەو ناوچانە هەتا نزیکی یۆنان بە کوردی قسەکراوە بۆ نمونە 2000 ساڵەوە پێش ئسترابۆ باوکی جوگرافیا کە یۆنانیە یە بە ناوچەی یۆنانوێتە خوارەوە بە لای سراسیەکان ئاڕوا تەبەن فەرهەنگی سراسی زمانی سراسی لەم کتێبا هەیە بەلای عشیرەتێکیان ئاڕوا ئەڵێم خێڵە ناوی هینە سەرەپەڕەی معناکەی ئەڵێ دووسوێتی چی ئەڵێنی ملپەڕێن سەرەپەڕەی ئەمە 2000 ساڵەوە پێش ئەمە هەمووی چیت بۆ سەلمێنێ ئێمە یعنی تورکیای ئەمڕۆ ئازەربایجان عێراقی ئەمڕۆ هەتا ئیسرائیل بە کوردی قسەکراوە هەموو ئەو نەتەوانەی کە لەویا ژیاون فەرهەنگی ئەمە نۆ فەرهەنگی تایە نۆ فەرهەنگی زمانی تایە زمانی میدی بۆ نمونە میدی کوردیە بۆ نمونە سەجەرە بەرزانە ئەی لە سەرجەرەیەکی بەرزە باشە من یەک پرسیار لێرە ڕاتەگرم زۆر جار ئێمە وا ڕاهێنراوین لە بەرامبەر خاک و وڵات و مێژووی خۆمانە هەست بە کەمی بکەین بڵێ نیمانە شارەزاینین یاخود لێرە و لەوێ مێژوویەکی کورد نووسراوەتەوە بە پچڕپچڕی ببوورە و هەندێک جار ئەو مێژووە لە قۆناغێکی زەمەنیا ونە نازانین لەوێ کورچی کردووە ئەم کتێبە لە سەرەتای دروستبوونی شارستانیەت و مرۆڤایەتیەوە تایەتی هەتا کۆم کاتەوە کۆی کە خۆتەیڵی بەبێ دابڕان بە بەڵگە و بە دیکۆمنت و بە خوێندنەوەی زیندوو کە هەیە لێرەیە ئەم کتێبە بە دڵنیایی ئەو ئەلفوبێی کە ئێمە پێڵێن ئەلفوبێی خوێندن بابوو ئەلفوبێکی کۆست ئەو ئەلفوبێ کە تۆ باسێکی کە سۆمەرەکان ئیشان پێکردو ئەلفوبێکانمان گۆڕاوە لە سەردەمی جیاوازە گۆڕاوە بۆ نمونە ئەو ئەلفوبێی کە فارسی کۆنی پێنووسراوە کۆمەڵی لێکۆڵەر ئەڵێن کوردیە تەبەن من کۆمەڵی لێکۆڵینەوەی ترم کردو دوای ئەوان کە دیسانەوەی سەلمێنمەوە کە ئەوەی فارسی کۆنی بێن لە ئەسڵی خۆیان نەبوو ئەگەر نازم کامێرە بەرزیکەیتەوە ئەوانوەریەگە تۆ زێسپیە نازانم دەرەکەوێت ئەمە ئەلفوبێی فارسی کۆنی پێنووسراوە بەزم ئەم ئەلفوبێ لە بنەچەیە دیاکۆنۆف کە کەسێکی بەناوبانگە و کەسێکی ئەکادیمیە ئیشی زۆر کردووە ئەڵێم ئەلفوبێ لە بنەڕە تاهیمید بووە فارسی پێنووسراوە بۆ ڕاستەکە من هاتم دوای لێکۆڵینەوەم زۆر کردووە لە هەچی نووسینە لەو ناوچەیە هەچی نووسینە کردومە هەچی ئەلفابێ ئەم ئەلفوبێ ساڵی 1950 زاینی نزیکەی 1950 ساڵ لەوە پێش لە کتێبێکا دانراوە بە ئەلفوبێی کوردی ئەمە چەند پیتە ئەمە 37 ئەلفوبێ میدی چەندە 36 باشە ئەم کابرایی ئەم ئەلفوبێی داناوەڵێ چی ئەڵێ ئەم ئەلفوبێی کوردی لە ستاندەرد لایەوە حەو پیتی لە ستاندەرد زیایە یعنی ئەبوایە سی وایە بۆی ستاندەرد بێ لەبەرەوەی بینی ئەها ئەو حەوتەی خوارەوە هیچی لەژێرا دانەناوە باشە لەم کتێبەی ئیبن وەحشیە تقریبا 100 زمان ئەلفوبێی 100 زمانی تایە کەچی کوردی لە ستاندەرد لایەوە کە لایەوە هاوبەشە لەگەڵ میدەکانە لە هەمان کتێبە ئەلفوبێی فارسی تایە 28 کەواتە فارسی نیە ئەمە لە ئەسڵی ئەوان نەبووە زۆر جار لێرە و لەوێ ئەبیستین ببوورە بە هەروە بمێنێتەوە دەبیستین ئەڵێن ئێمە زمانی کوردیمان لاوازە ئەمە جۆرێکە لە واتەوات و پڕوپاگەندەی وڵاتانی دراوسێ کە زۆر جار دەوێت مێژووی تۆ بشێوێنێ ڕاستە و قسەیە یا بە پێ و ئەلفوبەیی کە تۆ باسی دەکەی و بەڵگەت هەیە نەخێر ئێستا ئێمە لێرە و بە پێی ئەم کتێبێک کە تۆ ئاماژەی پێەکەی ئێستا زۆر بە باشتر هەست بەبوونی خۆمان و قوتی خۆمانەکەی وەکو نەتەوە وەکو زمانی کوردی خۆمان تەواوە بقسەم قسەکەت تەواوە ئەوەی کە من بە تایبەتی بەشێکم داناوە نزیکەی بەقی ماستەرێک ئەبێ 200,000 کەلیمە جاری ماستەر زۆر لەوە کەمترە دوو ماستەری ژەوێ بەس لەسەر هین نووسیومە بۆ مێژووی کورد تێگرا هاتووم لە ئەوڵەوە مێژوو چۆن نووسراوە یعنی جاری وا هەیە ماوە هەروازم لە زۆر شتێناوە چوون خەریکی دیانەتی مانی بووم یعنی شتێک نەماوە کە لەو ناوچەیە نووسرای بۆ نمونە ئێمە شارەزای شتێکی خۆمانین مانی پێغەمبەرێکە لە هەمەدانا سەری هەڵاوە پێغەمبەرێکە کە لە زۆشتی لە هی ئێمەیە ماوە تەنانەت بە ناویش باسی ناکەین ماڵی نالی ئاوا بێ لە شعرێکاڵێ معنی نیەتی قووەتی تەسویری برێتەوە ئیجی هەر ناشی ناسین ئێمە وێڵ کراوین وەکو پێم وتی لە 12 خاڵا ڕوونم کردوتەوە بۆ چۆن وێڵ کراوین چۆن ئەم نەتەوەیە وێڵ کراوە مەسەلەن ئەم دابەشکردنەی ئەم 100 ساڵە نیە هەندێک بەڵگەم داناوە کە لە ئێرانە چۆن و زمانە چۆن وردە یاری بەم هیناکە نمونەیەکە بۆ هێنمەوە زۆر خۆشە کابرای هێنایی بە سامی کووردە باشە نزیکەی ساڵی 1990 یەکێکە لە سەرەتاکانی ئەو کەسانی کە بە زمانی فارسی نوێ نووسێتی لەبەرەوە بۆ تاریخی ئەدەبی فارسی مهمە ناوی چیە بەسامێ کورد
پرۆفیسۆرێکی جامعی تاران وازام ئەمریخوای کردووە زۆر بەخۆ لە لێکۆڵنەوە کە باسم کردو لێرە باسی فارسەکان چۆن نووسن لەسەرێم ئەڵێ چی ئەڵێ بە سامی کورد ئەو نازناوەی ئەوە مەبەستی لە کورد نییە ئەوە بەسی خێڵە ئێرانیەکانی شەرقی وڵاتەکەمان یعنی تۆ یەکەم خێڵیت نەتەوە نیت دوو نازناوی کورد کە ناوی خۆیەتی ئەمە نیشانەی نەتەوە نییە شوانە ئەمانە بەڕاستی لە وڵاتی دیموکراتیە تۆ توانیەمانە بی بە دادگا ئەمانە تاوانن ئەمە تاوانمان بەرامبەر کراوە یعنی بە زمانی ئەنووسێ لەسەر ئێمە یعنی زیاتر ئیهانەیە وەک لە لێکۆڵینەوە زۆر جار ئێمە بیلەوەکەینەوە ئێمە زانامان نییە فەیلسوفمان نییە باش بە کتێبی بیانیە بەستی نەگەڕینەوە بۆ فەیلسوفەکانی تری ئەوروپا و یۆنان و چی ئەمەندە خۆمان زۆر جار بە کەمەزانین ئەگەر خۆشمان ببین بە فەیلسوف و زانە هەر پشت بە خۆمان نابەستین ئەمە شەوای لە تۆ کردووەم کتێبە دروست بکەی بێگومان من ئەو ونبوونەی کە ئیبینم لە ناسنامەی کوردیە ینی پاڵنەری گەورەم بووە من دوو نمونە بۆێنمەوە شەمسەدینی شارەزووری کە کتێبەکەیم خوێندەوە شەرمەزار بووم بەرامبەر ڕابردوومان شەرمەزار بووم کە ئەوانە چیان کردو ئێمە ناتوانین چاکیان بینەوە شەمسەدین 800 ساڵەمە بێت لە شارەزوورە مێژووی 800 ساڵەمەوە پێش من کتێبەکەیم هەیە یعنی کەی خوێنمەوە بەڕاستی ناڵم ینی ئەم کتێبە زۆر جاڵم ئەم کتێبە پیری کردم فەوتانمی بەس لە هەمان کاتدا هینی کردم ینی ئەوە نیاڵە کامڵی کردی باشە ئەڵێ شەمسەدین هاتووە لە سەرەتاوە فەلسەفە یعنی چی فەلسەفە بە زمانی نووسراوە باسی زمانی لاتینی بۆکە باسی زمانی یۆنانی بۆکە زمانی یۆنانی لەکوێ قسەی پێکرێت لاتین لەکوێ ئەمجا یەت فەیلسوفەکان باسەکە سوقرات تەبەن فەیلسوف هەیە لەوانەیە لە ئەوروپاشەکەم بیسرابێ هیکۆنی یۆنانی چونکە لە کوردستانە لە قوتابخانەکانی بە تایبەتی شارەزوور ناوچێکی زۆر دەوڵەمەند بووە دینەوەر ئەم ناوچانە هەولێر یعنی لەمانە فەلسەفە خوێنراوە فەلسەفە بە خەسی خوێنراوە جا کەسێکی وەکو سوورەوەردیمانێ سوورەوەردی خاوەنی 40 ساڵ ژیاوە لە ژیانە باشە لەم 40 ساڵی ژیانە خاوەنی فەلسەفەیە کە فەلسەفەی ئیشراق لە هەموو جیهانە لێکۆڵینەوە لە سوورەوەردیەکرێت کەچی ئێمە سوورەوەردی کێ سوورەوەردی فەیلسوفێکی کووردە خەڵکی ناوچەی سوورەوەردە کە شارێکی کوردیە لە کوردستانی ڕۆژهەڵات چەندین کتێبی لێ بەجێماوە خاوەنی فەلسەفەیەکە هەر بەدەستی بەداخۆ لە کوشتیان لە 40 ساڵیە لەسەر بیرروبۆچوونی کە هەندێک بیرروبۆچوونی لەگەڵ ئاینە ناگونجا ئەوان لی تێ ناگەیشتن چونکە کابراایکی فەلسەفی شتێکی خۆشە بۆ جێڕم لە مناڵەیە دایکم حقایەتێکی بۆ کردم نەمەزانی و سەردەمە حقایەتی دایکمەی و عرسو ئیفلاتون بەو کەلیمە دایکم نێزانانی ئەمە باسی ئەرستۆ ئیفلاتون نەکات چونکە چۆتە فۆکلۆری کوردیەوە ئەوە باس کراوە باش دایکم وایە زانانی باسی دوو کەسی شەرقیەکە کوڕم ئەو وەختی خۆی ئەمی بۆ جێڕام ئەوختە تێ نەگەیشت مەکتێبەکە باسن جا چۆنە ئەوە فەلسەفە خوێنداوە لە کوردەواریە ئەمڕۆ لە زمانمانە لە قسەکردنمانە شارستانیە دەبینی بەزە بێت جوان سەیریکەی بۆ نمونە من ساڵی 91 دەرچووم پێشەوەی دەرچم کە ئەوە بوو کە حکومەتی عێراقی ڕوخێنرا و لەم شارانە دەرکران ئێستش بیرمێ چوومە ماسکەرەکە کۆمەڵە سەربازم بینی ئەو دقەیە هاتنە دەرەوە ماڵمان نزیکە ماسکەری عقاری بوو کە بینی من هاتن دەرەوە وایان زانی خەڵگەیان کوژێ خەڵک هەڵیسانن تەوقەی لەگەڵکردن ئەم لاولای ماسکەکە بینیم ئەسکەر بینیە گریا ئەمە شارستانیەتە تۆ ئەسکەرە چاوەڕێ بوو بیکوژی تۆ ئێستا بینی لە سووریا و عەرەبانە چی لێگەکەن یعنی هەچی ناشینی ئەمە شارستانیت سەلاحەدینی ئەیوبی ناسراوترین کەسە کە بەداخەوە هەندێک لە کوردە ناشنالیستەکان بە کوردی نازان من باسم زۆر کردووە لێرە سەلاحەدین بۆ لە ئەوروپا خۆشەویستە لەبەرەوەی ئەو پەڕی لەو پەڕی قوتە مرۆڤایەتی پیشانە خۆی توانە و شارستانیت ئەمەیە تۆ لەو پەڕی توانە نائینسانی پیشانەی ئینسانیت ئەی توانی خەڵک کوژێ نەیکوشتن باشە ئێستش لە فەرهەنگی ئەوروپا ناسراوترین کەسایەتی ڕۆژهەڵات سەلاحەدینە هۆکارەکەشی لەبەرەوەی ئەمەیە شارستانێتی ئێمە شارستانیت بە بۆچوونی من ئەگەر بگەڕین چەندین بیناوشتی گەورەمانێ بەڵام هەر بینا شارستانیت نییە بەڵگە چییە بۆ سەلاحەدین بەڵگە ئیبن خەلەکان خەڵکی کوێیە ئیبن خەلەکان خەڵکی لای نزیک دوکانە چی خۆشە ئیبن خەلەکان یەکەم جا کتێبەکەی بەلیزی خوێندەوە ئیبن خەلەکان لە کتێبەکەی باسی مەجلیسی سەلاحەدینەکە کە بوو بە سوڵتان ئەڵێ چوون بۆ کات لایەوە زۆر بە کوردی ئەڵێ بە کوردەکەی ئەڵێ ئیسایە کاری نات بۆ لای پاشاکان وتی بۆ خاتری خوا بە سەلاحەدین ڕازی بوون بێکیان ئەڵێ بابە سەلاحەدین خوشکەزاتە نەسەن بەکارهاتووە لێرە بەڵێ ئەڵێ خوشکەزاتە و کوردیشە ئەگەر دەسەڵات لە دەرچێتێ دەستورکەکان ئەمە نەسەن لە کتێبی ئیبن خەلەکانە ئەو بیناتوە
مامۆستا سۆران دەستە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت ئێمە لە هەفتەی ئایندەوە لە پرۆگرامی تایبەتمانە بێت لەسەر وردەکاری ئەم کتێبە و لەسەر و بابەتانەی کە زیاتر مانای کورد و وەناسینی کورد و بنیات و ئەو سیقەی کە پێویستەکە هەمان بێ بە کوردبوونی خۆمان لەم کتێبەوە جارێکتر سەرچاوە دەگرێتەوە پێویستەکە هەموو یەکێک لە ئێمە بە پێی توانە هەم لە سیاسەکان هەم لە ڕۆشنبیران هەم لە ڕۆژنامەنووسان و میدیاکاران ئەم کتێبە بخوێنینەوە